کە سوکاری گەنجە کوژراوەکەی دهۆک واز لە کەیسی کوڕەکەیان ناهێنن. ماوەی 2 ڕۆژ سەردانی وڵاتی تورکیایان کردووە، لەوێ توانیویانە وەزیری داد هەروەها جێگیری وەزیری داد، پاشانیش سەردانی باڵیۆزخانەی عێراق لەو وڵاتە و هەروەها داواکاری گشتی تورکیاشیان بینی بوو بۆ ئەوەی دڵنیا بن لەوەی کە کەیسەی کوڕەکەیان بەلاڕێدا نابرێ. ئامۆزایەکی ئەو گەنجە کوژراوە بە 1964 ڕاگەیان هەموو ئەو بەرپرسانەی کە ئەوان لە تورکیا سەردانیان کردوون دڵنیاییان پێداون کە سزای توندی ئەو کەسانە ئەدەن کە دەستیان لە کوشتنی ئامۆزاکەی هەبووە. دیارە بەپێی زانیاریەکان کە سوکاری ئەو گەنجە کوژراوە وەریان گرتووە 12 کەس لەسەر کوشتنی ئەو گەنجە دەستگیر کراون، 3 لەو کەسانە دەستیان لە کوشتنیدا هەبووە، بەڵام باس لەوە ئەکەن کە یەک کەسیان بکوژی سەرەکی کوڕەکەیانە. ئەو ئامۆزایە باسی لەوەی کرد کە ئەوان ئەبێت چاوەڕێی راپۆرتی پزیشکی دادی بکەن کە پێشتر تەرمەکە لەوێ توێکاری پزیشکی بۆ کراوە، ئەویش ماوەی 6 مانگی پێچێت، دواتر ڕێکارەکانی لێکۆڵینەوەی دادگایی دەست پێ ئەکات و پاشان ئەنجامی لێکۆڵینەوەکان بە کەسوکارەکەی ڕائەگەێنن. ئەوان لەڕێی پارێزەرێکەوە متابعەی زیاتری ئەو کەیسە ئەکەن. لە 1964 هەواڵێکمان لەسەر ئەم بابەتە کردووە، حەزەکەم ئێوەش بیخوێننەوە.